دکشین سر آرمانج نزدیکی تنگاوا هرمز. دوای هێرشە تازەکانی ئەمریکا و ئێران هاتوچۆی کەشتیانە و هەڵگرەکان لە تەنگەی هۆرموزەوە جارێکی تر ڕاگیرا. ئەڵمانیا دێ موشکên تۆماهۆک ji ئەمریکایê bikire û wan li ser axa xwe bi cih bike. گەڕانەوەی تامێکی 5,000 ساڵە، نانێک کە بە مخەمری مومیایەکی کۆن دروست کراوە. جه تلویزیون کردیا دنگی امریکای ل واشنگتن پایتخت افدم و همی دمنو باش ایرو پنجشنبه 18 پوشپرا 1726 کردیه ل برانبر نه تیرمه 1026 زاینه افکار من بفراو نوری و از صالح دمیجر ام و دمجمیره جورا پیشکش دیکن لەم بەرنامەیەدا جگە لە پێداچوونەوە بە گرنگترین ڕووداوەکانی ئەمڕۆ لەگەڵ ڕۆژنامەوانان و شارەزایانیش قسە دەکەین بۆ لێکۆڵینەوە لەلایەنە جۆرا و جۆرەکانی پێشهاتە گرنگەکان تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان ببێننەوە. پێشاتەکانی نێوان ئێران و ئەمریکا لە گۆڕانی خێرادان دوای هێرشی ئێران بۆ سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرموز و وەڵامی ئەمریکاش بۆ هێرشەکان و دواتر لێدوانەکانی ئەم دوایەی دۆناڵد ترامپ هەموو چاوەکان لە سەر کۆشکی سپین بۆ ئەوەی بزانن واشنگتۆن چی ڕێبازێک دەگرێتە بەرامبەر بە ئێران بۆ پێداچوونەوە بە دوایین هەڵوێستەکانی حکوومەتی ئەمریکا دەچینە لای هیوا سەلام پایامنێری دەنگی ئەمریکا کە لە بەردەم کۆشکی سپیەوە لەگەڵمانە. هیوا دوایین هەڵسەنگاندنی کۆشکی سپی بۆ ئەم پێشاتانە چییە؟ ئایا پەیامێک یان هەڵوێستێکی نوێ لەلایەن حکوومەتی ئەمریکاوە سەبارەت بە ئێران و ڕەوتی گرژیەکان لەم چەند کاتژمێرەی دواییدا هەبووە؟ سڵاو بەفراو مژاری ئەمڕۆی کۆشکی سپی و واشنتنی پایتەخت هەمووی دەربارەی بۆرجمانەکانی سەر ئێرانە لە دووشەوی ڕابردوودا. ئێستا چاوەکان لەسەر ئێرانن، ئاخۆ ئێران پابند بێت بە بەڵێنەکانی یاخود نا هەموو شرۆڤەکاران لەو بوارە چونکە ئەوەی کە کۆشکی سپی ڕایگەیاندووە ئەوەیە کۆشکی سپی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا شەڕی درێژخایانی ئامانج نییە، ناوێت شەڕی درێژخایان بکات بەڵکو دەوەستێتە سەر ئەوەی کە ئایا ئێرانیەکان پابند دەبن بە بەڵێنەکانیان یاخود نا. بۆ ئەمەش مەرجەکانی دۆناڵد ترامپ ڕوونە کە بریتین لە دوو مەرجی سەرەکی بابەتی یەکەمیان گەروی هورمزە و بابەتی دووەمیان بابەتی ئەتۆمە. دوێنێ شەو بە کاتی کوردستان کە ئەمڕۆ بەیانی زوو کاتێک دۆناڵد ترامپ گەیشتەوە واشنتۆنی پایتەخت لە ناو فڕۆکە تایبەتەکەیەوە لێدوانی بۆ ڕۆژنامە نووساندا کە ئەمەش کەوتە دوای بۆردومانەکانی ئێران و ئاماژەی بۆ کرد کە ئێرانیەکان لە ئێستادا دەپاڕێنەوە بۆ ئەوەی ڕێککەوتنێک بێتە ئاراوە. بەڵام دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کەمتر متمانەی بە وعد و بەڵێنی ئێرانیەکان ماوە لەبەر ئەوەی ئەوان لە کۆبوونەوەکان شتێک دەڵێن و لە دەرەوەی کۆبوونەوەکان شتێکی دیکە دەڵێن. دۆناڵد ترامپ دیسان مەرجەکانی خۆی بۆ ئێران دووبات کردەوە کە دوو مەرجی سەرەکین. یەکەم کرانەوەی گەروی هورموز بەبێ قەید و شەرت، بەبێ ئەوەی ئێرانیەکان هیچ باجێک یان پەلاماری کەشتەکان بدەن کە لە ئاوە نێودەوڵەتەکانی گەروی هورمزن. ئەمە یەکێک لە مەرجەکانی ئەمریکا چونکە هەر پەلاماردانێکی کەشتیەکان واتە پەلاماردانی و هێرشی لێ دەکەوێتەوە بۆ سەر ناوخۆی ئێران. مەرجی دووەمی سەرەکی واسێنانی ئێرانە لە بەرنامە ئەتۆمیەکەی چونکە ئەگەر ئێران پابند نەبێت بە بەڵێنەکانیەوە ئەوە دووبارە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران دەست پێ دەکاتەوە. فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە شەوی ڕابردوو 170 هێرشی بۆ سەر ئامانجە جیاوازیەکان لە ناوخۆی ئێراندا کردووە. ئەم هێرشانە زۆرینەی بۆ سەردا مەزراوە سەربازەکانی وەکو پاسداران و ئەو شوێنانە بوون کە ئێرانیەکان هێرشی لێوە دەکەنە سەر کەشتیا نێودەوڵەتیەکان لە ئاوەکانی گەروی هورمزدا. بەڵێ باشە هیوا ینی ئەو بژن ئەنجامین هەلجەڤینە ناتۆیە لە ئەنقەرێک و دۆه بوون چ بوون و دەربارەی وێدا تا ئاگاهی نو هەنە لەجەمتە؟
بەڵێ مژاری ناتۆ مژارێکی دیکەی گەرمە لە واشنتنی پایتەخت بەهۆی ئەو کۆبوونەوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ئەنکەرەی پایتەختی تورکیا بەڕێوە چوون کۆبوونەوەی زۆر بەرهەمدار بوون بە گوێرەی ڕاگەیاندراوەکانی کۆشکی سپی دەسەڵاتدارانی کۆشکی سپی ڕایانگەیاندووە کە کۆبوونەوەکانی ئەنکەرەی پایتەخت زۆر بەرهەمدار بوون. چۆن بەرهەمدار بوون بۆەوەی کە ئەو پرۆژەی دۆناڵد ترەمپ هەیبوو بۆ ئەندامانی ناتۆ پرۆژەکە سەرکەوتنی بەرچاوی بەدەستهێناوە وڵاتانی ئەندام لە ناتۆ زۆرینەیان ئەوەیان قبول کردووە کە بودجە و خەرجیەکانیان بۆ ناتۆ بەرز بکەنەوە بۆ ئاستی لە 5 داهاتی هەریەک لە وڵاتانە هەروە ڕەزامەندیان لەسەر کڕینی چەک و تفاغ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە بەهای 3 بلیۆن دۆلار دەربڕیوە کە ئەو گرنگترین لەو چەکانەی کە ئەمریکا بۆ وڵاتانی ناتۆ دابینی دەکات بریتین لە موشکی پاتریۆت و هەروەها جۆرێک لە درۆن کە بە درۆنی نۆرس ڕۆب گرومەن ناوزەند دەکرێت. دۆناڵد ترەمپ بۆ خۆی ڕایگەیاند کە بە زووی ئەمریکا پێشەنگی بواری درۆنیش دەگرێت و لەو بوارەدا هەر خۆی پێشەنگە و پێشەنگەکەی زیاتر مسۆگەر دەکات. هەروەها لەبارەی ئیسپانیاوە کە پێشتر ڕایگەیاندبوو سزا دەخەنە سەر ئیسپانیا پەیوەندی ئابوووریەکانیان لەگەڵ ئیسپانیا هەڵدەسپێرن لەبەرەوەی ئیسپانیا بەدەنگەوە هاتنی نەبوو بە پرۆژەکە بەڵام دوێنێ کە بڵین دوێنێ شەو دەکات کە گەڕایەوە بۆ ئەمریکا ڕایگەیاند کە ئیسپانیەکان پابەندبوونی خۆیان بە پرۆژەکەەوە ڕاگەیاندووە و ئامادەیان دەربڕی و بڕۆپارەیەکی زۆریان بۆ ناتۆ تەرخان کردووە و دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا پێشوازی لەو هەنگاوی ئیسپانیەکان کردو بە هەنگاوێکی زۆر ئەرێنی وەسف کرد. باشە هیوا زۆر سپاس بۆ ئامادەبوونت هیوا سەلامان لەگەڵ بوو پایامنێری کۆشکی سپی لە بەردەم کۆشکی سپیەوە. سپاسی. شاندەکە هەڤەشا کۆنگرسێ کە ji her du partiyên Komarî û Demokrat pêk hat li kêleka hilcivîna NATOyê çend civîn li darxistin û ku piştgiriya Kongresê ji bo NATOyê dûpat bikin. Ji bo zaniyariyên bêhtirin ha peyamnêrê dengê Amerîkayê li Kongresê Merîwan heme bi me re ye dema te baş be Merîwan peyama herî giringa endamên Kongresê ji bo welatên NATOyê çi bû؟ بەڵێ گرنگترین پەیامی ئەو شاندەوە بوو کە ئەندامانی کۆنگرێز لە هەردوو پارتی کۆماری و دیموکرات بەردەوامە بن لە پشگیری ناتۆ و بەلایەنەوە گرنگە کە هاوکاری ئاسایشی نێوان ئەمریکا و ئەوروپا پتەوتر بێ بە تایبەتی لەم چەند ساڵەی دواییدا چونکە هاوپەیمانەکە ڕوبڕووی هەنێک کێشە و پرسیار بۆتەوە سەبارەت بە خەرجی ئەندامان و توانای سەربازی و ڕۆڵی ئەمریکا لەم هاوپەیمانەتیە. وەجەختیان لەوە کردەوە کە بەردەوامن لە پشگیری ئۆکرانیا بە تایبەتی و ڕووسیا بە هەڕەشە بۆ سەر ئەوروپا دەزانن ئەمە یەکێ بوو لە گرنگترین بابەتەکان و هەروە خۆشحاڵی خۆیان دەربڕی بەوەی کە هەموو ئەندامانی ناتۆ لە ساڵ2 کۆی بەرهەمی ناوخۆیان لەو لە توانەسازی سەربازیە سەرفەکەن ئێستا. باشە مەریوان یەکێک لە گرنگترین تەوەرەکانی کۆبوونەوەکانی با بڵێن لووتکەی ناتۆ ئەوە بوو کە باس کرا سەرۆکتران بڕیاری داوە پاتریۆت مافی بەرهەمهێنانی بدا بە ئۆکراین ئەمە بۆچی گرنگە؟ بەڵێ ڕاستە ئەندامانی کۆنگرێس ئەم هەنگاوە زۆر بە گرنگ دەزانن بە موشکی پاتریۆت ئامانجێکی ئامرازێکی زۆر گرنگە بۆ دابینکردنی بەهێزی بەرگری ئاسمانی یعنی توانای بەرگری ئاسمانی ئۆکرانیا بەهێزتر بکات. لە ساڵی 2024ەوە لە سەرەتای ساڵی 2024 مانگی 2 ساڵی 2024 تا ئێستا کە رووسیا هێرشی بۆ سەر ئۆکرانیا هەڵگیرساندووە رووسیا نزیکەی 10,000 موشکی ئاراستەی ئۆکرانیا کردووە ئۆکرانیا توانیوێتی تەنها نزیکەی 2500 بەرپەرچیە و
موشەکانە بداتەوە لەبەرەوە لە چەند ساڵی پێشودا هاوپەیمانان و ئەمریکا سەدام موشکیان بۆ ئۆکرانیا دابین کردووە بەڵام ئەمە وەکو پێویست نەبوو نەتوانراوە زۆربەی زۆری ئەو موشەکانەی کە رووسیا ئاراستەی ئۆکرانیانەکات بەرپەرچان بدرێتەوە. لە چەندمانی ڕابردووشدا خواست لەسەر دەسەبەکردنی ئەم موشکی پاتریۆت زیاتر بووە بۆ هۆی ململالەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زێلێنسکی هەمیشە داوایەوەی کردووە کە سیستەمی بەرگری و موشکی زیاتر بدەن بە ئۆکرانیا بۆ بەرپرسدانەوەی هێرشەکانی رووسیا بۆیە بەرهەمێنان یا ڕێگەدان بەوەی کە ئۆکرانیا موشکی پاتریۆت لە ناوخۆی خۆیدا بەرهەم بێنێت دەتوانێت ئەمە کاتی بەرهەمێنان کەم کاتەوە ژمارەیان زیاد بکە لەبەرەوە زۆر گرنگە بێت بەڵام لێرە یەکشت گرنگە کە باسی بکەینەوەیە کە بەپێی لێدوانی بەرپرسانی ئۆکرانیا بەرهەمهێنانی ئەم موشەکە ئامادەکردنی کارگە و بڵین تەکنیکی تایبەت بۆی ئەم موشەکە لە ئۆکرانیا بەرهەم بێت نزیکەی ساڵێکیان پێویستە بۆی بتوانن بە سەرکەوتوی بەرهەمی بێنن بۆیە کاریگەری دەست بەجێ بۆ ئێستا زۆرتر معنەویە وەک لەوەی کە کاریگەری پراکتیکی هەبێت. باشە مەریوان دەربارەی سووریەدا وەزارەتە دەرەوەی ئەمریکای ڕاگەهاند کوان دەست بە پێواژوویە دەرخستنە سووریە ژێ لیستەیە وڵاتین پشتگیرین تەرۆرێ کریە تا چ لەسەر vê mijareyê heye û giringiya wê çi ye؟ بەڵێ ئەمەیەکێکی ترە لە گۆڕانکاریەکانی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە سووریا لە پێشرا چەند سزایەک لەسەر سووریا لابرا بوو لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەدەوە ئەم بڕیارەی وەزارەتی دەرەوە لە وەڵامی داوایەکی کۆنگرێزدایەت کە هەفتەی پێشوو ئەو داوای ئاراسی وەزارەتی دەرەوەکرا ئێمە لە دەنگی ئەمریکا لە ڕووماڵی هەفتەی پێشووماندا باسمان لەو نامەیە کرد کە دوو سیناتۆری دیموکرات و ئەندامێکی کۆماری ئەنجومەنی نوێنەران ئاراسەی وەزارەتی دەرەوەیان کردو و داوایان لە وەزیری دەرەوە مارکۆ ڕۆبیۆ کردبوو سووریا لە لیستی وڵاتانی پشگیریکاری تیرۆر لابات وەوتوبیان کە هۆکارەکانی دانانی سووریا لەو لیستەدا نەماون بە تایبەتی یەکێ لە هۆکارەکانەوە بۆ گرنگترین هۆکارەوە بوو کە ڕژەمی ئەسەد لەسەر حکوم بوو و ئێستا حکوومەتێکی نوێ هاتوۆتەوە سەر کار و دوێنێش سەرۆک ترامپ لە کۆبوونەوەی لەگەڵ ئەحمەد شەرع ڕایگەیان کە سووریا لەو لیستە لا دەبات دیارە هەردوای ئەوە وەزارەتی دەرەوە بە فەرمی ئەو پرۆسەی دەست پێ کردووە چونکە ئاگاداری کۆنگرێسی کردوێتەوە کە هەڵدەستێ بەلابردنی سووریا لە لیستی پشگیریکاری تیرۆر دەرکردنی سووریا لەم لیستە زۆر گرنگە چونکە بە پێی خەمڵاندنەکان سووریا پێویستی بە زیاتر لە 200 میلیارد دلار هەیە بۆ دووبارە بنیادنانەوەی وڵات و ئەم لابردنی سووریا لەم لیستە زۆر بربەست لە بەردەم و بەرهێنان و گەشەپێدانی ئابووری لا دەبات. بەڵێ پاملێرێ دەنگی ئەمریکایە لە کۆنگرێسێ مەریوان هەمە سپاس بۆ وان ئاگایان. هاتوچۆی کەشتیە نەوت هەڵگرەکان لە تەنگەی هۆرمۆزەوە بە شێوەیەکی بەرچاودا بەزیوە دوای هێرشەنوەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی بە گوێرەی ئەو کۆمپانیانەی چاودێری بۆ هاتوچۆی کەشتیەکان دەکەن تا بەیانی پێنجشەمبە تەنها دوو نەوت هەڵگر بەرەو ئەو ڕێوڕەوە ئاویە تێپەڕیون. سەرچاوەکان بە ڕۆیتەرزیان ڕاگەیاندووە کەشتیەکان ئیستا سیستمی ناسینەوەی ئۆتۆماتیکی خۆیان دەکوژێنەوە بۆ ئەوەی بە شاراوە و بەبێ دەستنیشانکردنی شوێنەکانیان بتوانن تێپەڕن. دوای هێرشی ئێران بۆ سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز ئەمریکا هێرشی کردە سەر چەندین ئامانج لە ئێران و سنتکام لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە ئێوارەی ڕۆژی چوارشەممە هێزەکانی ئەمریکا هێرشیان کردوتە سەر نزیکەی 90 ئامانجی سەربازی لە ئێران هەروەها ڕۆژی سێشەمەش لە هێرشێکی دیکەدا هێزەکانی سنتکام نزیکەی 80 ئامانجی دیکەی سەربازیان لەو وڵاتە کردە ئامانج و ئێرانیش لە وەڵامدا ڕایگەیاندووە هێرشی کردوتە سەر بنکەکانی ئەمریکا لە وڵاتانی کەنداڵ.
امریکای فشار لشکری لسر ایران زیاده کریه و بالا دکشین سر آرمانجن لباشور ولایت نزیکی کنداوا فارسی و تنگاوا هرمزه کار به دست امریکی دبیجن کو آرمانجا ایریشن داوین دجی موشک درون رادار و بنگه دریایی ایران او جنابرنا گفا کل کشتی بازرگانی تکرن واشنطن دخوازه آزادیا کشتیوانی ده تنگاوا هرمزه دا بپارزه هفکاری ما آرش صالح راپورتک آماده کریه. گوشارە سەربازیەکانی ئەمریکا لەسەر ئێران جارێکی دیکە بەرزبوونەتەوە بە تایبەتی لە باشووری ئێران و ناوچەکانی نزیک لە کەنداوی فارس و تەنگەی هۆرمز بە پێی بەرپرسانی ئەمریکی ئامانجە سەرەکیەکان بریتی بوون لە بنکەکانی موشک و درۆن شوێنەکانی هەڵگرتنی چەکی دەریایی ڕادارە کەناریەکان و ئەو ژێرخانانەی کە سوپای پاسداران بۆ هەڕەشە لە کەشتیە بازرگانیەکان و هاتوچۆی نێودەوڵەتی بەکاریان دەهێنێت ئەم لێدانانە بەهێز بوونە و بۆ تۆڵە لە کردەوەکانی ئێران. هەر ئێستا زۆر بە توندی لێماندان دەڵێم 20 بە 1 لێمانداون هەر جارێک لێمان دەدەن ئێمە 20 جار بەهێزتر لێیان دەدەینەوە. ئەوە دوێنێ شەو بوو شتێکی کەمیان کرد بەڵام بەڕاستی ئێمە تۆڵەی دوێنێ شەومان لێکردنەوە لە ڕاستیدا لە 3 بەلەمیاندا نەک 2 بەلەم کاتێک لێیاندان ئێمە لێماندانەوە بەڵام زۆر بەتونتر. ئەوەی سەرنجڕاکێشە ئەوەیە کە زۆربەی ئەم ئامانجانە لە ناوچەی باشووری ئێرانن واتە ئەو شوێنانەی کە نزیکن لە تەنگەی هورمز کە یەکێکە لە گرنگترین ڕێگادەریایەکانی جیهان بۆ گواستنەوەی نەوت و گاز. ئەم گۆڕانکاریانە نیشانەی ئەوەیە کە نیگەرانی سەرەکی واشنگتن لە ئێران تەنها پەیوەست نییە بە بەرنامەی ناوەکی یان گفتوگۆ سیاسیەکان. ئێستا ئازادی دەریاوانی، ئازادی هاتوچۆ و پاراستنی کەشتیە بازرگانیەکان لە تەنگەی هورمز بوونەتە خاڵی ناوەندی کێشەکە. ئەمە تەنیا ئەمریکا نییە کە ئەم نیگەرانیانەی هەیە بەڵکو کۆمەلگای جیهانیش بۆیان گرنگە ئێران تەنگەی هورمز وەکو چەک بەکار نەهێنێت. Und wir haben ihm aus der europäischen Sicht heraus alle gesagt, لە ڕوانگەی ئەوروپیەوە هەمومان پێمان ڕاگەاندووە کە سەرڕای ئەوەش ئێستا دەبێت ڕێککەوتنێکی بەهێز و بەردەوام لەگەڵ ئێراندا هەبێت کە بۆ هەمیشە گەروی هۆرمز بکاتەوە بەبێ هیچ باز و ڕسوماتێکی گومرجی بە هەر شێوەیەک بێت و لەسەری هەمووشیانەوە دەبێت ڕێککەوتنێک لەسەر بەرنامە ئەتومیەکەی ئێران بکرێت. لە ڕوانگەی ئەمریکاوە هەر هەڕەشیەک لەسەر ئەم ڕێگادەریاییە هەڕەشیەکە بۆ بازاری وزەی جیهانی ئاسایشی هاوپەیمانانی لە کەندا و بنەمای ئازادی هاتوچۆ لە ئاوە نێودەوڵەتیەکان. بۆیە ئەو گوشارە سەربازیە نوێیە تەنها وەڵامێک نییە بۆ هێرشەکانی دوایی بەڵکو پەیامێکی ڕوونیشە بۆ تاران. ئامریکا ڕێگەن نادات تەنگەی هۆرمز بکرێتە ئامرازی فشار لەسەر جیهان. لە هەمان کاتدا ئەم پەرەسەندنانە نیشان دەدات کە گرژیەکانی نێوان واشنگتن و تاران دوای واژۆکردنی لێک تێگەیشتن نامەکە گەیشتووەتە قۆناغێکی نوێ، قۆناغێک کە تێیدا مەیدانی سەرەکی ململانێ لە مێزی گفتوگۆوە بەرەو ئاوی کەندا و تەنگەی هۆرمز گواستراوەتەوە. بەڵێ بینەران ئازیز وەک لەم راپۆرتەدا بینیمان پانتایی ڕوبەڕووبوونەوەی ئێران و ئەمریکا چیتر تەنیا لەسەر پرسی ئەتۆمی نییە. ئیستا تەنگەی هۆرمۆز و ئاسایشی کەشتیوانی نێودەوڵەتی بووەتە یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی ئەم قەیرانە و هەر ئەمەش ڕاهەندە ناوچەی و جیهانیەکانی ئەم گرژیەی فراوانتر کردووە بۆ ئەوەی بزانین ئەم پێشهاتانە چی کاریگەریەکیان لەسەر داهاتووی پەیوەندیەکانی نێوان تاران و واشنگتۆن هەیە و هەروەها ئایا ناوچەکە پێی خستووەتە قۆناغێکی نوێی ڕوبەڕووبوونەوە یان نا؟ لەگەڵ مەیسەم مرادی شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە دانیمارکەوە قسە دەکەین. کاک مەیسەمەوە کاتت باش. ئەگەر ئەم پێشهاتانە بخەینە پاڵ یەکتری لە هێرش بۆ سەر کەشتەکان لە تەنگەی هۆرمز و هێرشە بەربڵاوەکانی ئەمریکا تا وەڵامدانەوەی ئێران و هەڵوێستەکانی ئەم دایەی دانەڵد ترامپیش، ئایا دەتوانین بڵێن سروشتی ململانەکان گۆڕاوە؟ سڵاو ڕێز بۆ بەڕێستان بەفراوخانم کاتۆم و کاتێکتان باش. دەزانی بابەتەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ کاتێک کە ئاگربەستیان کرد و
واژۆی لێکتێگەیشتنەکە لە نێوان ئەمریکا و ئێراندا کرا. کۆی سەرەکی ئەو لێکتێگەیشتنە کە واژۆ کرا لەسەر گەروی هۆرمۆز بوو، ئەوەی کە لەسەر هێڵی باشووری ئێران بوو ئێستا کە شەڕوبەریە کەوتنەکانیان هێرشەکانی ئەمریکا زیاتر لەو بەرەیە دەڕواتە پێشەوە. ئەمریکا دەیزانی کە گەیشت بۆ درەنجامەی کە ئەو مەترسیانی کە ئێران دروستی دەکا بۆ کەشتەکان لە گەروی هۆرمۆز و بەتایبەت بە سنوورە ئاویەکانی ئێراندا کە تێدەپەڕن خەسارێکی زۆری ئابووری هەیە، بەتایبەت لە خودی ئەمریکا نرخی سوتەمەنی بەرز کردەوە، لێرە لە ئوروپا نرخی سوتەمەنی بەرز کردەوە و ئەمە لەلایەن وڵاتانی ڕۆژاواییەوە قبوڵکراو نەبوو. بۆیە دۆناڵد ترامپ لەبەرەوەی کە کێشە و گرفتی ناوخۆیی بۆ دروست نەبێ هاوکات لەگەڵەوەدا کە ئەو هەڵبژاردننی میتێرمەکە لە ئەمریکادا هەیە لە مانگی نۆڤامبەردا پێویستی بە ئەوە هەبوو کە بە جۆرێک لێک تێگەیشتنێک دروست بکە لەگەڵ ئێراندا بۆ ئەوەی کە هۆرمۆز بکرێتەوە. ئێرانیەکان بەڵێنیاندا بوو واژۆی ئەویانە کردووە کە مەترسی دروست نەکەن لەو ماوەیەدا کە گفتوگە و دانوستانەکان هەیە کە ماوەی 6 ڕۆژ هەیە. بەڵام وەک چۆن کە دۆناڵد ترامپ خۆی وتی کە ئێرانیەکان داوایان کردووە بۆ ناشتنی تەرمی عەلی خامنەیی هێرش نەکەینە سەریان، ئێمە یەک هەفتە کاتمان پێیانداوە بەڵام ئەوان باشە کاک مەیسەم وەک ئاماژەت پێکرد ئێران بەڵێنی ئەمەی داوە کە هێرش نەکات و تەنگەی هەرمۆز بکاتەوە. ئەگەر وایە ئامانجی ئێران لە دروستکردنی ئەم قەیرانە چییە؟ ینی ئەیەوێت چی پەیامێک بگەێنێت بە ڕۆژاوا و ئەمریکا؟ ئەیەوێ خاڵێکی سیاسی زیاتر وەرگێ یان پەیامێکی دیکەی هەیە؟ ویستم لە درێژەی بابەتەکە ئەوە بڵێم کە لە دوای ئەوەی کە و لێک تێگەیشتنە واژۆ کرا ئێمە بە دوو بابەتمان بینی. یەکێکیانەوە بوو کە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا جێبەجێکەری بوویان سەرپەرشتیاری بوو. ئەویش ئەوە بوو کە لە نێوان ئیسرائیل و لوبناندا لێک تێگەیشتنیان ڕێکەوتنێک واژۆ کرا کە بۆ خۆی مێژووی بووە. زۆرێک لە چاودێران باز لەوە دەکەن کامە سەرەتای شوونەناوەوەی لوبنانە بۆ پەیمانی ئاشتی ئیبراهیم. ئەمە لێرەدا بووە هۆی ئەوەی کە ئێران هەست بکات کە جبهەی یان بەرەی لوبنانی خەریکە لە دەست دەردەچێت. هاوکات لەگەڵ ئەوەدا مارکۆ ڕۆبیۆ بە سەرپەرشتیاری کۆبوونەوەیەکی کرد لەگەڵ وڵاتانی کەنداودا کە بەیاننامەیەکیاندا دەرەوە. ئەویش ئەوە بوو کە بە سنوورە ئاویەکانی عوماندا دەبێت کەشتەکان تێپەڕن و ئەمریکا ئەم دەست پێشخەریە کرد. ئێران دووبارە هەستی بەوە کرد کە لە باشووری ئێرانیشەوە خەریکە مەترسی بۆ دروست دەبێت. کەواتە هێڵێکی ڕاستەوخۆ هەبوو لە نێوان باشووری لوبنان و باشووری ئێران کە بۆ ئێران خەریکە خراپ تەواو دەبێت هاوکێشەکە و بە زیانی تەواو دەبێت. ئەو سنوورە ئاویە کە دیاریان کردووە بە عوماندا تێپەڕێت ئەگەر ئاسایی بێتەوە ببێت بە ئەمری واقع بۆ ئێران وەکو شکستێکی گەورەیە. بۆیە ئێران لە نێوان بژاردەکانی خۆیدا من پێم وایە ئاوا بێت دەکاتەوە سوپای پاسداران. پێی وایە کە سەقامگیربوونی گەروی هۆرموزیان باشووری ئێران بەو جۆرەی کە ئێستا هەیە کەشتەکان بە سنوورە ئاویەکانی عوماندا تێدەپەڕن بە زیانی ئێرانە. کەواتە ناسەقامگیرکردنی باشووری ئێران و گەروی هۆرموز زیاتر بە قازانجی ئێرانە بۆی کە ئەمرێکی واقعە کە ئەمریکا دەیهەوێت دروستی بکات لەگەڵ وڵاتانی وەکو ئێمارات بەحرین و کۆیت سەر نەگرێت و نەچەسپێندرێت. ئەوەیە کە ئێران هێرشەکانی کردووە. ئەگەر چاوری بکەیت لە دوای ئەوەی کە ئێران هێرشەکانی کردە سەر ئەو کەشتیانەی کە لە گەروی هۆرموزدا تێدەپەڕن ئەمریکاش هێرشەکانی زیاتر کردووەتەوە. فاکتەر گۆڕانی کاک مەیسەم هەر لە درێژەی قسەکانی جەنابتە ئەمڕۆ عومانیش ڕایگەیان کە بە دوای ئەوانیە پارە لە تەنگەی هۆرمۆز لە کەشتیەکان بگرێ. بەڵام با بڕۆینە سەر ئەوەی کە مادامی ئێستا واقعەکە وایە و ئاڵۆزیەکان و گرژیەکان زۆرتر بوون. ئەگەر بێت و دۆخەکەر ئاوا بەردەوام بێت وەک بلومبەرگ ئەمڕۆژ بڵاوی کردەوە بە شێوەیەک لە شێوەکان هاتوچۆی کەشتەکان لە تەنگەی هۆرمۆز بە تەواوی تقریباً پەکی کەوتووە. ئەگەر دۆخەکەر ئاوا بمێنێتەوە بەڕای ئێوە پێدەچێت ئەمریکا هەنگاو بنێت بۆ کنترۆڵکردنی تەنگەی هۆرمۆز؟ کۆنترۆڵکردنی تەنگەی هۆرموز یان کۆنترۆڵکردنی ئەو دوورگانەی ئێران لە باشووری ئێران پێم وایە کە تێشوویەکی زۆری هەیە بۆ ئەمریکا و ئەمریکایەکان بۆ خۆشیان ئاگاداری ئەو بابەتە هەن. بەڵام ئەوەی کە ئەمریکایەکان لەم قۆناغی ئێستادا دەستیان بۆ بردووە و یاریەی کە دەیکەن ئەوەیە کە بردنەسەرەوەی ئاستی هێرشەکان و پەرەپێدانی جوگرافیای هێرشەکان بۆ ورترکردن و استراتێژیکردنی ئامانجەکانە. ئەگەر چاو لێ بکەیت لە دوێنێ و پێرەوە مەودای نێوان هێرشەکان کەم بووەتەوە. ئێستا لە چەند کاتژمێر جارێکە هێرش دەکەن هەر ئێستا کە پێکەوە قساکەین ئەمریکەکان هێرشیان کردووە سەر چابەهار و بوشە کە 4-5 ساعت پێشیش دووبارە هێرشیان کردبوو. هاوکات ئەگەر چاو لە هەڕەشەکانی دۆناڵد ترامپ کە دۆناڵد ترامپ دەڵێت کە ئێمە دەتوانین پردەکانی ئێران و ژێرخانی وزەی ئێران لە ناو ببین.
دوێنێ شەو دوو پردی گرنگی ئێران پردی بەڵام بچووکە کراوەتە ئامانج و هاوکات وێستگەیەکی بچووکی کارەبایی لە چابەهار کراوەتە ئامانجەمە بۆ خۆی پەیامێکە ئەومان پێدەڵێت کە ئەگەر ئێران بەردەوام بێت لە دروستکردنی مەترسی بۆ کەشتیانەکە هەیە لە گەڕووی هۆرموزدا ئەمریکا ئاستی هێرشەکانی دەباتە سەرەوە قۆناغ بە قۆناغ کەیجەیی دەیباتە سەرەوە چاوەڕوانی دەکرێت کە زیاتریش جوگرافیاکە زیاتر بێ لەبەرەوەی کە لە دوێنێەوە ئەو ناوچانەکە زیاتر بووە. کاک مەیسەمەگەر بە خێرایی زۆر پێمان بڵێ زۆر بە کورتی پێم بڵیت وەکو دوایین پرسیار دەمەوێت بپرسم ئێران تا چه ڕادەیەک ئەتوانێت توانای بەردەوامی هەبێ لە دروستکردنی ئەم قەیرانانە و ئەم ڕوبەڕووبوونانە؟ ئەگەر بابەتەکە دروستکردنی مەترسی بێ ئێران تەنان لە تارانیشەوە دەتوانێت کە گەڕووی هۆرموز سەقامگیریەکەی لە ناو باتوە چەندانە موشک ئاراسی گەڕووی هۆرموز بکات ئەو کەشتیگەلە کاتێکە بێتە ڕێڕەوی بازرگانی ئەبێ 100% ئاسایشی تێدا بێت ئەو کۆمپانیە گەورە کەشتیڕانیانە مەترسیان بۆ دروست نەکرێەوە ئەتمینانی ئەوەیان هەبێت کە کەشتەکانیان بەبێ هیچ کێشەیەک تێ ئەپەڕێت ئێران دەتوانێت تەنان لە تارانیەوە مەترسیە دروستکە بابەتەکەی لێرەدا ئەوەیەکە بردنەسەرەوەی تێچوو بۆ ئێران دۆناڵد ترامپ وا بیر دەکاتەوە لە ئێستادا و تیمی دۆناڵد ترامپ کە ئەگەر بڕیارە ئێران مەترسیەکان دروست بکە دەبێت ئێمە ئاستی هێرشەکانمان ئەوەندە لەسەرەوە بێ زیانەکان ئەوەندە لەسەرەوە بێ کە ئێران پاشەکشە بکات لەوەی کە مەترسی دروست بکات. بەڵێ زۆر سپاس مەیسەم مرادی شارەزای پەیوەندی نێودەوڵەتەکان کە لە دانمارکەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ڕێست. راوشکار آلمانی فریدریک مرز ایرو گوت کو آلمانیا ده موشکن تاماهاک جه امریکایی بکره و وان لسر آخا خواه بجه بکه. مرز جه قانوندانه را گوت کوی لکلکا هلجوینا ناتو یا لانقره پیمان به ام حکومت امریکی را امضا کریه. وی گوت ام والهیه که استراتژیکا گرینگ ده پاراستنا خود دادگرن و ده همان دمیدا کار دکن که سیستم خوین اوروپی پیش و ببنو وان لأوروپای بجه بکن. برلین افگاو وکو ریگرتنه که بهز لدجی روسیای آویتیه ده دمکه دا که اوروپی چکن خواه ین وها جبو خواه پیش دخن. اف کرینا پلانکری به هولدانا سروک امریکای دونالد ترامپ را لهفته که دبیجه دوی هوالبندین اوروپی جبو اولهی خواه تف بگرن. بەڵێ لە لووتکەی ناتۆ لە ئەنکەرە کە کۆتایی هات پەراوێزەکانی لەوێ کۆتایی هاتۆ بەڵام پەراوێزەکانی هێشتا هەر بەردەوامن لە کاتێکدا کە حکوومەت باز لەوە دەکا کە لووتکەکە بە سەرکەوتنێکی زۆر با بڵێن دیپلۆماسی دەزانێت و ناوی دەبات بەڵام دەڵێ لە لایەکی دیکەشەوە هەواڵەکان باز لەوە دەکەن هەزاران کەس لە وڵاتە دەستگیر کراون و ئەمەش نیگەرانی بەرفراوانی با بڵێن چالاکوانانی مافی مرۆڤی لێکەوتوەتەوە لەم بارەشەوە هاوکارمان ئەیوب دێمێر لە ئەستەمبوڵەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوون با پێکەوە ببینین. Civîna NATOyê duh dawî bû lê encamên ku li ser gel pêk hatin hê jî berdewam dikin. Wezîrê Karê Hundiriyê Tirkiye Mustafa Çiftçî îro roja pênçemê ragihand ku 4412 kes ji ber egerê lûtkeya NATOyê ya Enqerê hatine desteserkirin. Ku yek ji van jî Sevinç Hocaoğulları ye. Ew bi xwe him parêzer e û him jî serokatiya rêxistina mala gel ango halkevlerî dike. Hocaoğulları radigîne ku ewan dema xwastin ku bi endamê rêxistina xwe ra mafên xwe yên demokratîk cîbicî bikin yekser hatin desteserkirin. Hocaoğlu hestê xwe ji dengê Amerîkayê ra wiha diyar kir. NATO'ya hayır koordinasyonu olarak bir çağrı yaptık. مخواست کو ام برتێکێ کە دەموکراتیک نیشان بدن لێ ئەنجام چ بوو پۆلیسان مەگرتن ناو ئابلوکایê û دوورێ jî ez jî têde bi 36 hevalê din re girtin bin çav. Ez rojek din bin çav demam û paşê hatim berdan. Ciyê van kirinan di nav hiqûqê de tune ye. Vana tevahî tiştê bi kêfî ne. Sevinç Hocaoğulları barê dikişine ser hevuldanên desthilatiye û radigîne ku dema civîna NATOyê kete rojevê hikûmetê jî dest bi seferberiya binçavkirin û zindankirina gel kir. İktidar bir seferberliğe başladı. O seferberlik ji ber civîna NATOyê bêtirî 4000 kes bi awayekî bê hiqûqî hatin binçavkirin. Ji vana 105 kes jî hatin zindankirin.
حکومت بسدما ناتوی جی کسین کو مافتا خواز دکن یکو آزادیای جنه و جواک د پارێزن جوان تولی هلتده. پروتستو کرن مافێکی زاگۆنی لێ حکوومەتێ ئەv مافێ سوورشتی چەند ڕۆژە ji destê gelgirt û binpêkir. Rexistinên demokratîk vê helwesta hikûmetê bi tundî rexne dikin. Ew radigînin ku hikûmet ji bo ku mêvanên wî eciz nebin li ser gelên xwe zextê mezin pêkaniye. Hevserokê giştî yê Sendîkaya Ketkarên Xizmeta Civakî ya Tenduristiyê Sesê Sıdık Akın ev yek ji dengê Amerîkayê ra wiha nêrxand. Türkiye bi sedan insan hatine girtin vegat girtîgehê de ne di nav vana de bi rastî pênc hevjî endamê me jî hebûn. Du êvarê parêzera me hate berdan îro endamekî me li Anqerê ew wê bêdarizandin li emniyetê ve îro derê dadgehê hikûmet bi va tehdîtên xwe bi vên polîtikayên hişk kogelan ketkaran an jî karkeran êku em bêjin tekoşîna aştî û demokrasiyê de wa biberçixîne û vê îktidara xwe bidomîne. Hêjayê diyarkirinê ku hikûmeta Tirkiye van prosedûran bi awayekî normal diyar dike. Li gor hikûmetê kesên ku hatine binçavkirin û desteserkirin ji bo ewlehiya civînan NATOyê pêdivî tê diyarkirin. Lêgel van bergiriyan pir zêde dibîne. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. برای بفراو ده سروکی امریکا دونالد ترامپ جی بحثا هندک اوان کرد ده آخفتنا خدا گفت که وی دخواست که روزنامه‌وان گلک لودره هبون لدیار هنک بند هاتو بندانیج بو اولهیه وکو که ایوب جی در راپورت خدا ناردو ایروجی وزیر نافخویی ترکیه مصطفی چفتچی راگهاند که وان 4412 کس لجبر سدامین گریدای اولهیه الجوینا ناتوی لانقره دستسر کرنه رخصتن سیویل وان پیوان حکومتی بتندی رخنه دکنو دبیجن که او فشارک مزنه دباسر خلک خواه دا که میوان خواه ناتوی رازی بکه جبورونی کرنا و مجارین ها پامیر ما ایوب دمیر جا انقره به مرایه دم باش ایوب نرازی بون و برتکن خلکی بهتر درباره چه دانه؟ صالح راستی اوا امام سه روزه امتکارم بیجن کو روشکا آوارته لانقره دست بکره بو لیرو هنکی اف روشا آوارته سست کرن کلانه کل انقره هاتبون گرتن وکرن و زور کس آنا دکارن بچن کاری خواه چخو هفته که همه کارمندن یعنی یه انقره تواهی کتبون بتلانه دیسا گله کس نکاربون بچن کاری خواه موتور بایک بون سرویس دکرن جبوانجی ری قدخه بون و ایرو وانا تواهی هاتن وکرن دکارن بیجم کو انقره با اوه کیدن کته روشکا نورمال لی راستی گازینجی گل دوی دری دا هنه افتشتین کو پیک هاتن یعنی تی دیار کرن ku pehvece nimbu ku Türkiye anji hükümeta Türkiye van tiştana jibo gele xwe bike min îro li kolana jî rastî gelek ji kesî rapirsî me goya hene hûn biya çawa dibînin yanî dibêjin em dijî NATOyê nînin ku li vê derê NATO civîna wî tê çêkirin lê ev bergiriyên ku ji aliyê hikûmetê ve hatine girtin rastî hewce nîmbû ew qas tund bibawa. Eyüp li rûyê yasayî ve şarezayanî yasa ام کاری حکومت چون هەڵدەسەنگێنن تا چەند شەر با بڵێن لە ڕووی یاسایی و ڕەوایی هەیە ئەم کاری حکومت راستی یعنی دەستپێکێدا ژی دیار بوو یعنی وەزیرên hundirîn diyar kir ku 4412 kes kirine binçav prêvana ana hê tên darizandin jivana 105 kes ana hatin destekirin yani ketin xistin zindanê darizandin berdevam dike di navanan da hukuknasenin kesin siyasetmedar herin disak reveberên sendikaya reveberên rexistinên demokratîk û gelek kesindin hê têne darizandin rastî divê derê da rexnek li ser ew ê he yani تێگوتن ku mesela rexistinên hukuknasan dibêjin ku heke van kesana sûcekirine hewce yani lazim e demeka berê da we servana da biçiya ji bo çi hûn rawestiyan ji bo ku civîna NATOyê pêk hat we ev tiştana çêkirin yani di vî warî da jî li ser hikûmetê rexne berdewam dikin partiyên siyasî opozisyonê jî vê yekê bi tundî rexne dikin. باشه ایوب هرچندی دستپێکە برنامه بریم دست پێ بکەم شتا پرسیتە گوت ئەژی وێ بەرسێ نزانم لێ جارێکە دژی یعنی
ئەو کەسانە چاوە هاتنەگرتن لە کۆلانان هاتنەگرتن دەماکۆ دەخواستن دەرباسی ئەوێ ببن ڕۆژنامەوان بوون ینی ناسنامەیە وان چ بوو هەنێک زەلالی دوێ دەربارەی دەژالی حکوومەتێدا قەت نەبوویە؟ ڕاستی هەیە کێک ساڵە یعنی دوێ دەرێدا تشتێک دەخوازن بێژن yani prewan em bêjin serîdane ser malê wan mesela destiyê serê subê saat 5 şefaqê da bi tundî bawekî em bêjin polîs molîs hemû tev wek bi çêkan dagirî mala wan kirine wisa girtine hin kes nav cada da yani em yani mesela ji bo bergiriyan jî ewlekariyê naslama pir kesan dipirsin ewan hin kesan jî kolanan digirin dihêla din da jî bivê nevê li gorî hin tedbîran jî hin kesên din hatine bin çavkirin lê divê derê da dikarin bêjin ku ev şêwaz çi dibe bila bibe ji ber sedemê NATO'ya ji bo jî bertek herî zêde di vî warî da derdikevine pêş lê heya niha jî hikûmetê tiştekî vebir negotiye îro daxuyaniya Serokvezîrên Tirkiye Serokvezîrên Tirkiyeyê hundirîn derket ew jî dibêjin ku li ber egerê NATO'yê me ev kesana xistine hundir ku keşe dernekevin. Belê pemlêrê dengê Amerîka li Enqereyê gelek spas ji bo van zaniyariyên Eyûb Demîr. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. پرسەی عەلی خامنەیی لە عێراقدا کاردانەوەی سیاسی زیاتری لە با بڵێن زیاتر لە ڕووداوێکی ئاینی هەبووە لە کاتێکدا بەشێک لە چاودێران ئەم ڕێوڕەسمە بە نیشانەی بەردەوامی نفوزی ئێران لە عێراق دەزانن هەندێکی دیکەش پێیان وایە کە حکوومەتی بەغدا بە بەهێزکردنی سربەخۆی سیاسی خۆی هەوڵی کەمکردنەوەی بازمای ئەم نفوزە دەدا با پێکەوە راپۆرتی سنوور کەریم لە سلێمانیەوە سەبارەت بەم بابەتە ببینین. مەراسیمی تەرمی خامنەی لە عێراق و لە ناودڵی پیرۆزی شیعەکاندا لەگەڵەوەی نەریتێکی دینیە بەڵام بەڕای بەشێک لە چاودێرانی سیاسی پەیامێکی سیاسی لە ناوەخەندا هەڵگرتووە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ چەندین سەدە پێش ئێستا لەلایەکی تریش هەوڵی ئێرانە بۆ گواستنەوەی ناکۆکە ناوخۆیەکان بۆ دەرەوەی وڵاتەکەی خۆی. پەیوەندی بۆ یەکە من لێرە قوڵاییم هەیە لێرە پەیوەندیم هەیە لێرە عیلاقاتی ئەوەم هەیە لێرە خەڵکم هەیە ئەمە لە دوای شەڕی تڕۆژە و دوای شەڕی چەند ڕۆژی دواتی تڕۆژە ڕێکمانای ئەوەیە کە ئێرانە لێ شتا من دەستبەرداری ئەو عیلاقاتە دەرەوەیە نەبوومە کە هەمە. وێڕای ململانەی سیاسی و مەسەبیەکان لە عێراقدا بەڵامش نەپارێزەرێک دەڵێت ئەمە پرسی مەسەبگەرایی لە عێراقدا تۆختر دەکاتەوە عێراقیش لە دەوڵەتی مەدەنی دوور دەخاتەوە و هاوڵاتیانی عێراق دەبێت بۆ مێژوو باجەکەی بدەن. بابەتەکە ڕەهەندی سیاسی هەیە ڕەهەندی دینی هەیە و لە ئەنجامە ئەبێتە ئەوەی کە جارێکی تر کێ باجی هەموو ئەم کێشانە بە هاوڵاتی و هاوڵاتی بوون ئەوەی کە لە ڕابردووە ئیشی لەسەر کراوە کە عێراق بەرەو مەدەنیەت بڕوات چاوانەوە ئەمە جارێکی تر کێشەکانی قوڵ کردەوە. وێڕای نیگەرانی بەشێک لە چاودێرانی سیاسی کورد لەم دۆسەیە بەڵام هەڵوێستەکانی سەرۆگۆزیرانی نوێ سەبارەت بە وردەکاری مەراسیمەکەی ڕابەری ڕۆحی ئێرانیەکان و بەشێک لە بڕیارەکانی ئەم دواییە بە گرنگ بۆ کاڵکردنەوەی هەژمونی ئێران لە ناوخۆی عێراق لێک دەدەنەوە. ئەوێت لە ڕاستیە بە شێوەیەک لە ڕاستیە هەنگاو هەڵگرێکە عێراق خاوەنی بڕیاری خۆیەتی و ئەوێ هەژمون و کاریگەری ئێران کەم کاتەوە. ملاحەقەکردن و بە دوواداچوونی دۆسەی گەندەڵکاران ئەمە هەنگاوێک بوو سەردانەکەی بۆ واشنگتن لە ڕاستیە بۆ دەربڕین و وەرگرتنی پشتیوانی ئەمریکایە بۆی پەیامی سەرۆگۆزیرانی عێراقم زۆر بە لاوە گرنگ بوو کە یەکەم بەشداری نەکرد لەوەی تاران دووەم کاتێکی زۆر دیاریکراوی داناوە کە
ئەو مەراسیمە تەواو ببێت و نەشی هێشت لە بەغداوە بە مەراسیم بڕات بەرەو نەجەف مباشرەتەن تیارەکە بێت لە نەجەف بنیشێتەوە و لەوێ مەراسیمەکەی لە ناو نەجەف بۆ جێبەجێ بکەن. لە دوای ڕوخانی بەعسەوە ئێران لە ڕێگەی گروپە توندڕەوەکانی نزیک لە خۆیەوە هەژمون و کاریگەری خۆی بەسەر دۆخی سیاسی و ئەمنی و ئابووری عێراقەوە بەجێهێشتووە، بەڵام لە ماوەی دوومانگی کابینەکەی زەیدی هەنگاوەکان بۆ بەشێکی زۆر لە عێراقیەکان دڵخۆشکردن بەو پێیان وایە بەشێک لە بڕیارەکان بۆ گەڕانەوەی سەروەریە بۆ خاکی عێراق. سنوور کەریم، دەنگی ئەمریکا. ساڵە هەل پێما بێ لە ناوچەکە ئەمێنینەوە لە عێراق میێوانمان هاوکارمان سەمیرا لەگەڵمانە. بەڵێ ڕاستە لێ دۆسەیەکردنە نەگردەی بە ئێرانەیە و مەراسیمن سەرکردەی ئێرانیە بەری سەردانە خۆیان واشنگتۆنەیە پەیتەخت کۆ دێ هەفتەیە بێ پێک وەرە سەرۆکوەزیری عێراقی عەلی زەیدی ئیرۆ ڕاگەهاند کۆ دێ دەمەکە نزیکدا دێ هەفپاریەکە سیاسی و ئابووریە نو دێ ناوبەرە عێراق و ئەمریکایدا وەرە ڕگەهاندن ئەف دەمەکێدایە کۆ هەرێم بە پشتگیریە ئەمریکایە هەفکاریەکە نویا عێراق و سوریە دەبینە و گوهرتنێ نو دێ هەفسەنگیên herêmê diyar dibin ji bo em bêhtir vê mijarê ronî bikin hevkara me Semîra Elîmedî mereye spas Semîra ku tu merayî ev ragihandina Elî Zeydî tê çiwatê di vê qonaxan hada dema îro de. Belê daxuyaniya Zeydî ku îro dayî beriya seredanayiya heftiya bihêt ji bo Washingtonê giringiyek mezin nîşan dide ku Zeydî hewl dide rûpeleke nû یا پەیوەندیên digel Washingtonê ra veke ew peywendî li ser tenê li ser alê leşkerî û ewlehiyê nebe belkû li ser bingehê hevpariya aborî bibe. Ew jî xalek pir giring e ya duyan jî ji bo vê xalê wî gelek pêngav jî avêtin beriya bihêt ji wana şerê li dij gendeliyê ji wana bêçekkirina komên çekdar dîsan wateyeke dinya siyasî هەیە ئەو ژی ئەوە و عێراق ئیرۆ دخوازێ سەروەریە بریارên بەغدایê زێدەتر ببە و نزیکبوونێک مەزنتر هەبە ji Washingtonê di heman wextî da dûr ji bandûrê Îranê bes wateya wê nahe jî ku peywendiyên kûr yêdkevin li digel Îranê jî qut bike. Ji ber wê yekê îro di daxuyaniya xwe da got ku ew hewl dide ew Iraq hewl dide ku nizîkbûnek di navbera Washington û Tehranê da peyda bibe. سەمیرا وەک دەزانی ئەمریکا چەندین گرێبەستی لەگەڵ عێراق ئەنجام داوە لە ڕووی پێما بێ لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان. ئەم گرێبەستانە تا چە نەتوانن لەسەر دۆخی ئابووری عێراق کاریگەر بن بەرەو باشیان ببات. بەڵێ بێگومان gelek giringin ev girêbestên vê dawiyê digel kompaniyên petroleyên Amerîkayî îro jî girêbestek hebû nû di navbera kompaniya petrola Bakur û digel kompaniya KHN ji bo pêşxistina zeviya Hemrînê û gelek kompaniyên dî Halliburton hebû Capital TI hebû ev kompaniyane nûkar dikin ji bo daku hinardin hilbirîn û hinardina petrola Iraqê zêde bibe û bêguman bandorek erênî gelek hebe li ser aboriya Iraqê. Ew welatانەی ئێمە ساڵح بە تایبەتەوانەی مەدەڵیس کە نەوتیان لێیە لە دباتی ئەوەی فراوانی و خۆشگوزەرانی بۆ خەڵکەکە دروست بکەن بە پێچەوانەوە کاریگەریەکی خراپتریان بووە لەسەر کردن و بە پشتگیری ئەمریکای چارەسەر دەبێت. ویستمەوە بڵێم ئەگەر بێت و ئەمریکا پێم وابێ لەم چۆن پاڵپشتی زەیدی دەکا بۆ بنبڕکردنی ئەو گەندەڵی و فسادەی کە هەیە لە ڕووی ئابووریەوە پێچێت وەک سەمیراش باسی کرد وەیە بەفرا و سووریا ژینها سەمیرا سووریا و عێراقیژی بە پشتگیری ئەمریکای دەرباسی قۆناغەکەنە دە پەیوەندیên خۆدا دەبن ئەو قۆناغا دەما درێژە تەعەلبوون و قوتبوونا پەیوەندیان نها ئیدی بەداوی دەبێیە و دیارە ئەف پشتگیری ئەمریکای وێ پێش بە دەبێت دەمەکێبەری ئەم تەv لە ئەوەکی حاضر بوون لە ببێژن ڕونشتێکی پانەلێک بوو بەحسا
چهار در دست پیشخریه چهار دریایان کرد هنکی مرا بحث او پروژکت حتانها لبر نرخاندنه لبر لیکولینه او هفدیتن زیده هنه دانستاندن زیده هنه ناو بینا او آلین و بجداری و پروژه ببن او پروژه و چهار دریان هر وقت گوت و بگرید ده و کنداو گریده کنداو عربی و کنداو فارسی دی بیجن لگل بحر دریا سپی و دریا رش و دریا قزوینه او هر چهار دریان گریده کو کوریدوره که آبوری یا نو کوریدوره که انرژی وان ولاتان گیره بده دور جه تنگاوا هرمزه و آلوزین لتنگاوا هرمزه او برای نفط عراقی پترول عراقی و دریا سوریه در بازی جهانی ببه زۆر سپاس سەمیرا بۆ ئامادەبوون دیارە ئەمەژی هاتم ببێژم دێ سپاس بۆتە سەمیرا نەبدە ئێرانێژی ئێران هەوڵ بدە کۆڕێ گەلێک دبەرژەوەندیە خەلکێوان هەردوو وڵاتان ببە سووریا و عێراقی پشتی نەخۆشی و ئالۆزیێن گەلێک دیتن بەێ سەمیرا گەلێک سپاس ji بۆ van ئاگاهیتە سپاس بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان نەرنێن جیاواز لە دۆ ڕوودانە خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا نوچەیەن واشنتۆن بلەز و هورگیلی دگهینن وە دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە ساڵح کاتی ئەوە هاتووە ساڵە دوور بکەینەوە لە دووبارە دنیای هەواڵ و خەبەر و سیاست با جگە لە هەواڵ و راپۆرتەکانی ئەمڕۆ دەچینەوە لای جیهانی زانست و شتە سەرسوڕهێنەرەکان ئەو جێگایەی کە هەندێک جار ژیانی کۆنی ڕابردوومان بۆ دەگەڕێنێتەوە زانایان لەم دوایانەدا توانیویانە لەو خومرەیەی کە هەزاران ساڵ لە نێو گەدەی مومیایەکی 5,000 ساڵە داماوەتەوە خواردنێکی نوێ دروست بکەن زۆر سەرنجڕاکێشە ڕاستە بەفرا و باشتری کەس کوڤان تشتێن وها زانست و تشتێن خۆش سەرنجڕاکێشت ئەو دیکە ئەوژیە هەفکارێمە ڕێکارە وان جورەیان بڕاستی دشۆپینە دەم باش ڕێکار چیرۆکە وێ هەڤیرترشێک و ئەم هەنێک لە هەنەکارێمی کوردی ژێت بێژن هێوانژی ئەو چیرۆکە وێ چییە؟ بەڵێ بەفرا و ساڵە هەروەکو گوتان بەڕاستی گوتان زانایان لە ئیتالیا جستەی کەسێکیان دۆزیوەتەوە کە نزیکەی 5300 ساڵ لەمەوە بەرگیانی لە دەستداوە بۆیان دەرکەوتووە کە لە ناوڕی خۆڵەکانیدا خومرە هەیە و ئەو هەموو ساڵە هێشتا بە زیندوی ماوەتەوە چوون لەو خومرەیە سەمۆنیان دروست کردووە جا دەڵێن تامەکەی زۆر زۆر تایبەتە ڕێک کە تامی بکەی دەتگەڕێنێتەوە بۆ 5,000 ساڵ لەمەوبەر ئەمەش وێنەیەکێتی لە شاشەکەدا دیارە ئەمە وێنەی دروستکراویەتی و ڤیددیۆی مۆمیاکە کەشمان لەلایە بەڵام تۆزێک گوتمان لەوانەی بینەران ئیزاجکە بۆیە دامانەنا توان خۆتان بیدۆزنەوە لە ماڵپەڕ ئەو پیاوەی کە لە ئیتالیا دۆزراوەتەوە بەناوی پیاوە سەهۆڵیەکەی ئۆتزی ناسراوە لە ساڵی 1991 لە یەکێک لە شاخە سەختەکانی ئیتالیا دۆزراوەتەوە و تەماوەیەکی زۆرە دۆزراوەتەوە لە سنووری نەمساوە ئەو کاتە بەڵام ئەوەی جێگەی سەرنجی زانکانی ڕاکێشا و ئێستا بۆیان دەرکەوتووە کە خومرەکە هێشتا لە ناویدا بە زیندوی ماوەتەوە لە ناوڕێ خۆڵەکانیدا و ئەو کاتێک کە مریوە تەمەنی تەبان 45 ساڵ بووە بەهۆی بەفر و ساردی ناوچەکە جستەی نەشێراوە ئەجا زاناکان کە دەبینن خومرەکە زیندووە زۆر زۆر کەیفیان پێهاتوە دڵیان پێی خۆشوە سەمونەکەیان دروست کردووە و دەشڵێن تامەکەی زیاتر لە گوێز دەکات نەیانگوتۆ گوێزی کوێ چاوەڕێ بوون بڵێن گوێزی هەورامان بەڵام دەڵێن تامی گوێزی هەبوو هەر بۆش ناوەستن دەڵێن خومرەشی لێ تاقی دەکەنەوە بزان تامەکەی چۆنە باشە ڕێکار بە تایبەتی سەمون بووە یا نانی فڵەت بووە ینی چوزانم نانی نەوەیەکی دیکە بووە یا خۆت دەڵێ سەمون بووە پێی دەڵێن بە ئینگلیزی پێی دەڵێن ساوەردە و جۆرێکە لە سەمون کە لەو خومرانە دروست دەکرێت کە هەویرەکە دەترشێن بەڕاستی و شەکوردیەکەم نەدۆزیەوە بۆ ئەومە بەس وابزانم کولێرە لە کوردیە کولێرە بە
خۆمرە ترشەڵەکانە دروست دەکرێت. باشە گرنگی ئەم تاقیکردنەوەی لە چیدایە ڕێکار؟ پرسیارێکی جوانە، یعنی ئێستا دەپرسین باشە زانایان چیان داوە لەمە. یەکێک لە گرنگەکانی ئەوەیە بەفراو پێمان دەڵێت کە تۆ سەیری ئەو خۆمرەیە بکەی زانایان لە کۆڵنەوەی لەسەر دەکەن دەیانەوێت بزانن ژیان و زیندەوەران 5,000 ساڵ لەمەوبەر چۆن بوونە. و ئێمە ئەو خمرەی کە ڕۆژانە بەکاری دەهێنن گۆڕانکاری زۆری بەسەرداهاتوە بە پێی کات گۆڕاوە، بەڵام خمرەی ئەو پیاوە سەهۆڵیەی ئۆتزی ڕێک وەک خۆی ماوەتەوە. زۆر شتێکی سەرنجاکەش بۆ زانایان. گرنگیەکی تریشی ئەوەیە ئێمە خۆمان دەزانین خمرە ئەو کەسانەی کە دەست و دەوریان لەگەڵ ناندروستکردن هەیە دەزانن تامی خواردن دەگۆڕێت. ڕەنگە ئەم خمرەیە ئێستا دۆزراوەتەوە تامەکەی ئەوەندە تایبەت بێت 2 ڕۆژی تر لە بازار سەمونەکانی بەرنەکەون. بەس یەک پرسیارم بۆ ئێوە هەیە ساڵح بەفراو دەمەوێت وەک خۆی جواب بدەنەوە. ئەو سەمونەتان بێتە بەردەست دەیخۆن؟ من ئابەدەن. دەبێت جارێ پێش تاقی بکەن کابرا کەسێدن بخۆن ئەمێ پشرا بخۆن ئەگەر حاضر ببێ. پێم سەیرە لە بەرۆی کاتی خۆی باو با پیرانمان بۆ زانیاریتیان شیلاوی گەدەی بزن و مانگاو مەڕیان دەرهێناوە پەنیریان لێ دروست کردووە ئەو کات کەسیش نەیگوتەوە وەڵا نایخۆم گوتویانە تامەکەی زۆر بەتامە و خۆماڵیشە. گەلەک سپاس بۆ van ئەمێژن زانیاریین باڵکێش ڕێکار سپاس مەڵەتاوە. سپاس ڕێکار. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودان. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. ئێستاش ساڵح دووبارە کۆتایی با بڵێن بەشی کۆتایی بەرنامەکەمانە و دەگەڕێنەوە بۆ جیهانی تۆپیپێ بۆ لای سیروان بە نوێترین هەواڵ و ئەنجام و پەراوێزی یاریەکانەوە بزانین سیروان چی هەیە بۆمان. شخواز باوەڕ دکەم سیروان لەڤر بمەرەیە سیروان ئەس دبێژم هاتە سەرەتایی تێ بەحسا یاریە ئیرۆ بکێ فەرەنسا و مەغربێنە کاوەی ئەنجام چ بنە دوێژم هەما چەند دقەیدن دەست پێ دکای هەنجی ساعتەکە دن دەست پێ دکە چل جەم تەهێت بێ دەربارەی بەس ینی ئەف دوو ڕۆژ نەبوو بێرمە کرد دۆ بەرنامە نەبووش بەرگۆ دۆ یاری نەبوون و بێریا وێ بەرنامە نەکرد بۆ ڕاستی بێژن ساڵح و بەفرا سەدی سەد مە بێریای نەکرد بەس من و بەفرا دۆ مەد بەرنامە دۆ بە ئاوایەکی دن بەحساوێ کرد. بەێ ئیرۆ قۆناغا حشتان یا جاما جیهانێ لە ئەمریکای دەست پێ دکە لێبەریکۆ ئەم بەحسا لیستکە ئیرۆ یا فەرەنسا و مەغربێکۆ لە باژارێ بۆستنێوێ پێک وەرە بەریگۆم بەحساوەیەکێ بکن ئەمی هەرم باژارێ قامشلۆ لور پەیامنێرێ مە ئەمجد کورد و پێشبینیên وڵاتیên کورد دەربارێ جاما جیهانێ وەرگرتیە و کاگەلۆ ئەو حەز دەکەین کی تیم دوێ قەهرەمانیەدا بسەر بکەوە. والله من البرتغال للاسف دركت ان شاء الله فرنساري. ايوه فرنسا لعيبه اما اكيد بستينا ميسي بستينا. از مشجعه ارجنتين واكيد امين بستينن لانه هداف التاريخ بمرايه وافضل لاعب التاريخ ده ميسي وتجاري ناهله ام دليما بشكي ام بخزن. والله كيف عم قلت لك ارجنتين رتي از تخوازم ارجنتين بلي از تبيجم يصال بفرنسا بستين. از مشجعي فرنسا. اجي مشجعي فرنسا. ارجنتين. فرنساوي واحد مكاب خسري. أرجنتين. مشجعي البرازيل بو برأي عمد أنا فرنساوي والله.
لاعبي خورت ما شاء الله اداي دي كاس العالم دخورت والله. وارجنتين كاس عالم مستين اللي سكا قالك خوشه وان شاء الله يبستين. فريقي او تيمين جو خورت يا ضعيف ناس ناك يعني حمد تيم خورتن از بينم ارجنتين وبيجي ماتش داوي او فرنسا بيجي داوي وادبيجيم ويجي ارجنتين ربع. ودي از مشجعي البرتغال بو. از توقعتكم يعني يجي المغرب راي او فرنسا بس غالبا يجي المغرب راي ان شاء الله. ان شاء الله الارجنتين كاس العالم بستينه امكان بيجي حظوظ فرنسا اما بيتر هنا بس وقت كان بيجي يعني ميسي بمرايه لا شيء مستحيل ان شاء الله من كاس العالم بستينه وقت جاراجو بديز ايه برتغال بوم بس انا زي فرنسا اجبر مبابي وزريالي مش يجبولو هس خازم فرنسا بستينه اما برا الارجنتين الصين وقت عادي كيف الصين برا بستينه ودي توقعتين المغرب المغرب ليزي اخوي ولعبه يخشوا ويصير قويين دفاع بس يجا حظ تنارينا مدى ومجتمع بين فرنسا بس انه ارجنتين يجي خرطه فعلى الاغلب فرنسا بستين بله مجتمع دي فرنسا جفا قال كي بالكيش هل بات يعني نارينا جدا هنا ومغرب جي يك جوان ولاتك ودوان نقاش هذا يعني دوان راوغو تشوني خلك ينقامش له هاتبون وبحثا فيك بكن انها جول باريز تيما بري تيما اجتماعيه سوريا كوا حسو جهولنا امريكا وتبخير هاتي بري حرتشتي از بخوازم كوا نارينا ولاتين قامش له تشاوديت يعني يكي قوت جو بلكي مغرب بستيني يعني بكي هاري كيم او بيش بينيت جو مغرب بستيني تشد بيجه والله نارين اوي قالك باش بو دزاني قالك بيش بنر تماسك نارين اوي از بينم جي خديه تيما مغربي تيما بقوات يعني باشا كوا جنهاو ودورا دمجميركي وفرنسا ومغرب بليزن تبخوا وكو كسكي بسبور بيشبينيه تشنا يعني دواري هنري ده دواري تكنيكي ده كيمانيه تشهنا كي كارتاسور جو يام بيجن كارتين زربو عربون بونكم دفي قونا غيدا هاجر تجمر بحثا هناك كيماني و ام بيجن اي حردو اليا بكن و او يك تشاوا باندوري لفي ياريا ايرو البوسطني بك براسي حردو تيم بهيزن وكو تكتيكي وكو فيزيكي قالك بقوة ياريزان يوان يدك بقوة حردو تيم دزانين تشيوان تيخوستن حردو مدرب وان تيما قالك زيركن دزانين تشل دفوان هي تشكارن بكن يعني از باوري عمد تيما فرنسي بشكل بقوة دلاين هجومي وكو امبابي وكو عثمان ديمبيلي وكو اليزي وكو باركولي ما ترسينك بتشوك هي اليزي وباركولي هرك انذارك زل دفوانه احتمال بترسيب بليزن جبرجو اگر انذارك دبخن يا بيتن نما كان بليزن او تصل بتشوك هي تيما مغربي تيما بقالك بقوته او هجومي وان اسماعيل سيباري يسابق خواري نظام اگر كار بليز يرو يعني كار او انا اگر بليز وقوة طبعا بيتر باوري عمد فرنسا دخوازه ديارية خلاص كده اگر بچت اضافي يا بچت بنالتي وشانس المغربي بيتر ياسين بونو هي نولو طرس ياسين بونو هي جول باريز تيما مغربي كوا يعني مغرب هذه بحثا ويتكرن وكو ولاتكي كو هرسال تيشافري كرن كو بيجي جوان قناغ جارا داوي دغو هسب رش في جاري تبو خوجي تبحثا ويكركو تغوي بمينا يعني مغرب نها حساب شين تنكرن نوصا يعني اسخوازم يعني قال لك جارا ما بحثا ويكي كريكو ايدي ولاتين بتشوك يعني ولاتين ام بيج افريقيا واسيا وامريكا اللاتيني ايدي فيري سيستما كيبونه كو دكارن خلبر تيمين اوروبي وتيمين وكو ارجنتين وبرازيل امريكا اللاتيني بقرن يعني سدما فيك تشي جو تيمك وك مغرب ايدي هدي كثير ريزا مزنان ده ورزيش ده بس يا رجال جرينجا تيما مغربي وكو ياريزان هميل جانا وان هميل اوروبا درباز بونه حتى مدرب وان جي اوروبا جانا وان درباز بونه
فعلی لیستگاه اروپی بونه، فعلی انضباط اروپی بونه. راس تیمک مغربی افریقی بس انضباط وانی انضباطك اوروبيه، تكتيك وان تكتيكك اوروبيه، اسلوب لیستگاه وان اسلوبك اوروبيه. یاریزانی وان گلک چی بونه، یاریزانی وان یدک گلک باشی بونه، او یاریزانا جی همین تیم بقوات لاوروبا دليزن يعني نكا بيجي بحث اسماعيل زيباري بكن او هجومي وان اصال قريب بس اللي قال بايرن ميونخ كري يعني او تيمانا قالك بقوات اجبروا هيك تجربتي وان دنا وان تيمي مزن تجربتك مزن داي وان اجبروا هيك امكان بيجن كارا خبك وك او تيمي سيركي وكو ياريزان وكو جروبك ياريزانا مغربي دتوانن يعني بوان تيم سركي سري وانجلكي بيشين نجبو تكتيكي وفيزيكي قالك حاضرا بله که تشتا خوش ایرو کو دو کسین حوالین هری نزیک دوست نزیکن کلیان امباپه لآلیه فرنسی و اشرف حکیمی لآلیه مغرب کو بره د پاریس سان ژرمن دجیب هفر لیست بون حوالی هفنی گلینگ نزیکن بری دسپیکا جام جهانی کاوا ده پیوینه که ده بحثاوی که تکرند کو چاوا جیانا خو یا تایبت گلکی به هفر دقدین او مالباتین خو لدماغو دبه بحثا فوتبولي حرتشتي خوش حرتشتي دور دخينن خوش هوالتيا خو دوستانيا خو دور دخينن ولهمبر هاف درد كافن وامي ايرو نازبكن كحتى كي جان رده دوستاني دبدج مناهي د ورزيش داك الله حكيمي هاجر برامبر امبابي بسكنه وبسكنيني شانسي المغربي قال قبل مك بله باشه کوا امی بهافر پشتی دمجمره که لویاری تماشا بکن گلک سپاس بوان تبینی و شروع انت و وی که جی صالح و بفرا گهشن داویا دماخویا فوتبالی سپاس سیروان گلک سپاس بینر هجال ورجی ام دکن داویا برنامه ایرو تاجر کردن هر شاد و بختور بس سپاس با ویم کشمیر لگل من بون امرو پنجشنبه هجته پشپری سالی 2725 کردیا 26 کردیا و تاجر کی تر کاتو ساعت کی خوش سلام و برنامه خبری صدای آمریکا خوش آمدید. امروز پنجشنبه 9 ماه جولای سال 2026 میلادی است. من سحر عظیمی هستم. در برنامه این ساعت شما را در جریان تازه ترین گزارش های جهان قرار می دهیم. اما نخست سرخط خبرها. در حالی که دونالد ترامپ رئیس جمهور ایالات متحده از انجام حملات شدید تازه علیه ایران خبر داده است، تهران گفته است که تأسیسات نظامی آمریکا را در کشورهای حاشیه خلیج آماج حملات قرار داده است. نشست 2 روزه سران ناتو با بحث‌ها در مورد بودجه دفاعی اعضای این پیمان، تعهد اروپا به حمایت از اوکراین، جنگ ایران و مسائل متعدد دیگر پایان یافت. من احساس قدرتمند داشتم، نمیفهم ایج وقت تو احساس ما نداشتم. وقت که در آخرین نقطه زمین رسیدیم. و زکی احمدی بانوی افغان در حالی با بلند رفتن بر فراز قله اورست تاریخ ساز شد که میلیون ها زن و دختر افغان از آموزش و کار در افغانستان محرومند. دونالد ترامپ رئیس جمهور آمریکا میگوید که این کشور اهدافی را در ایران آماج حملات شدید قرار داده است. فرماندهی مرکزی ایالات متحده یا سنتکام در بیانیه‌ای نوشت که شامگاه چهارشنبه نیروهای ایالات متحده در حملات تازه حدود 90 هدف نظامی را در ایران مورد حمله قرار دادند. همکارم میر عبدالقدیر مشرف تحولات تازه مرتبط به ایران را دنبال کرده. مشرف، پس از این تحولات تازه ترین واکنش‌ها چه بوده؟ سلام. به نظر میرسه که حملات تلافیجویانه امریکا و تهران بر اهداف یکی دیگر نه تنها کشورهای خلیج بلکه سازمان ملل متحد هم نگران ساخته. این سازمان هشدار داده که این تحولات میتونه دستاوردهای دیپلماتیک میان ایالات متحده و ایران
از بین ببره. آنتونیو گوترش منشی عمومی سازمان ملل متحد از همه طرفها خواسته تا با حد اکثر خویشتنداری از تشدید بیشتر تنش‌ها جلوگیری کنند و برای کاهش فوری بحران اقدام بکنند. از سوی دیگر چند مقام امریکایی به شبکه خبری اکسیوس گفتند که قصر سفید در حال آماده سازی برای رویارویی نظامی احتمالاً چند روزه یا حتی چند هفته‌ای با ایران بر سر تنگه هرمز است. با این حال رهبران کشورهای قطر، عربستان سعودی و امارات متحده عربی امروز درباره آخرین تحولات منطقه‌ای رایزنی کرده و هدف قرار گرفتن کشتی‌ها را توسط ایران محکوم کردند. سحر مشرف واکنش‌ها در خصوص حملات ایران در کشورهای خلیج چه بوده؟ خب کشورهای مثل اردن و کویت از رهگیری میزایل‌های بالستیک، میزایل کروز، طیاره‌های بی‌سرنشین و راکت‌های شلیک شده از جانب ایران خبر دادند. اردن گفته که از تلفات یا هم خسارات وارده از این حملات گزارش نشده، اما رسانه‌های دولتی ایران گزارش دادند که صبح امروز پنجشنبه پرتاب کنندگان آمریکایی مناطق اطراف تأسیسات هسته‌ای بوشهر هدف قرار داده و همچنان گفتند که پل راه آهن آقتکخان در ولایت گلستان در حملات هوایی صبح پنجشنبه آمریکا تخریب شده. در همین حال محمد باقر قالیباف مذاکره کننده ارشد ایران و رئیس مجلس این کشور در صفحه فیسبوک خود نوشته که اگر امریکا به ایران حمله کنه در مقابل با حمله ایران مواجه خواهد شد. با این حال دونالد ترامپ رئیس جمهوری ایالات متحده در پایان نشست ناتو گفت که به نظر او جنگ تمام عیار بین امریکا و ایران آغاز نخواهد شد، اما ایران گفت که اگر ایران حمله کند حمله واشنگتن شدیدتر خواهد بود. دونالد ترامپ رئیس جمهوری ایالات متحده در پی آغاز دور تازه حملات امریکا علیه ایران گفت که به ایران ضربه بسیار شدید وارد کرده است. این حملات پس از حمله روز سه‌شنبه 7 جولای ایران بر 3 کشتی باربری که از تنگه هرمز عبور می‌کردند انجام شده است. رئیس جمهور ترامپ در طیاره مخصوص ریاست جمهوری ایالات متحده در گفتگو با خبرنگاران از حمله سخت امریکا بر ایران خبر داد. ما با شدت به آنها ضربه زدیم و میگویم 1:20 بود. هر بار که آنها به ما ضربه بزنند ما 20 برابر پاسخ خواهیم داد. وقتی آنها حمله میکنند ما با شدت بسیار پاسخ میدهیم. رئیس جمهور ترامپ گفت که واشنگتن میتواند از راه‌های مختلف به درگیری با ایران پایان دهد و افزود که امریکا از پیش در برابر تهران و پیروزی نظامی دست یافته است. فرماندهی مرکزی نیروهای نظامی ایالات متحده یا سنتکام روز چهارشنبه اعلام کرد که به هدف تضعیف توانایی ایران در راستای مسدود نگه داشتن تنگه حیاتی هرمز بر روی کشتیرانی به دستور دونالد ترامپ رئیس جمهوری ایالات متحده و قماندان اعلای قوای مسلح این کشور حملات جدید را علیه ایران آغاز کرده است. این اعلامیه اردوی امریکا ساعت پس از آن بیان شد که دونالد ترامپ